حکومەتی ئێران هەستا بە ناردنی هێزەکانی ئاسایش و پۆلیس بۆ تەواوی شارەکانی ئێران وەک هەوڵێک بۆ بەرگرتن لەو خوپشاندان و ناڕەزایانەی کە بە درێژایی هەفتەیەک بەردەوام بوو. دەرەنجام زیاد لە 20 کەس کوژران. حکومەت ڕخنەی ئەوە دەگرێت کە ناڕەزایەکان دەستی دەرەکی لە پشتەوە بووە، بەڵام چاودێران دەڵێن ڕوون و ئاشکرا ئەمە ڕاز نییە. ئەو خەڵکانی لەسەر شەقامەکانن خەڵکانی بیانی نین، ئەوانە بەکرێگیراو نین، بەڵکو ئەوانە خەڵکانی ئاسایی ئێرانین. ئێرانیەکان ناڕەزاییان دەربڕیوە دژی گەندەڵی فەرمی و خراپ بەڕێوەبردنی کاروباری ئابووری بە درێژایی چەندین ساڵ کە لە ئەنجامدا بوونەتە هۆی بەرزبوونەوەی ئاسی ڕێژەی بێکاری و دابەزینی ئاسی بژێوی هاوڵاتیان. شیکەرەوان دەڵێن بەکارهێنانی ئەم هێزانە ڕەنگە بۆ ماوەیەک ڕێگری بکات لە ناڕەزایەکان، بەڵام ڕژەمی مەلاکان ناتوانێت وەک جاران بەردەوام بن. بارودۆخەکە گۆڕاون. ئەمە یەکەمین جارە دوای 40 ساڵ خەڵکانی ئێران ڕوبەڕووی تەواوی ڕژێم دەبنەوە. لە ساڵی 2009دا ململانەکان لە ناو ڕژێمدا لە نێوان دوو لایەندا بوو، بەڵام ئێستاکە پرسەکە ئەوە نییە. ئێستاکە خەڵک دژ بە ڕژێمە، کەواتە پێویستە ڕژێم ڕژدانە بیر لەوە بکاتەوە کە چی بکات. جێگری سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا مایک پێنس لە چاوپێکەوتنێکیدا بۆ دەنگی ئەمریکا دەڵێت حکومەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تەواوەتی پشتیوانی لە خەڵکانی ئێران دەکات. هیواخوازم و لەخوا دەپاڕێمەوە کە خەڵکانی ئێران گەنجانی ئەو وڵاتە و خەڵکی باش پەروەردەکراوی ئێران لەوە تێبگەن کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هاوپەیمانێکی ڕاستەقینە لەگەڵ خەڵکانی ئەو وڵاتەدایە و ئێمە چاوەڕوانی ئەو ڕۆژە دەکەین لە ئایندەدا ئەوان بە ئازادی و دموکراسی ببینین. مایک پێنس ڕخنەی لە ئیداری پێشووی ئەمریکا گرت سەبارەت بە شکستێنان لە دەربڕینی ئەو پشتیوانێ بەهێزەی ئێستا بۆ ئێرانیەکان کاتێک کە ناڕەزایەکان بەرامبەر بۆ هەڵبژاردنە پڕمشتومڕەی ئێران لە ساڵی 2009دا ئەنجامدرا. هەروەها ئەو ڕخنەشی گر لە ئیدارەکەی ئۆباما سەبارەت بە ڕازیبوونیان بە ڕێکەوتنە ئەتۆمیەکەی لەگەڵ تاراندا. ڕاستەکەی ئەوەیە کە ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران بەشێکی هیچ بنەمایەکی نییە لەسەر بنەمایەکی تەندروست ئەنجام نەدراوە. نەوەک تەنها نەکۆڵی لەوە ناکات کە ئێران دەتوانێت پەرە بە چەکی ئەتۆمی بدات، ئەمە تەنها ڕێکەوتنێکە بۆ 10 ساڵ و هیچی تر بەم پێ ئێران دوا بەدوای ئەو 10 ساڵە دەتوانێت پەرە بە چەکی ئەتۆمی بدات. پێنس دەڵێت گەماروی ئابووری دژی تاران سەرکەوتوو بوو، بەڵام ئەم ڕێکەوتنە یارمەتی حکومەتی ئێرانیدا کە ڕێ بدات بۆەوەی کە سزا ئابووریەکان بگەڕێنێتەوە ئەگەر ئێران بیەوێت چەکی ئەتۆمی دەست بکەوێت.